تەنیشتی خۆم وە لە پەنا سەرمە بوو بەتە ئەوەندەم پەلە سەری دڵپاکم دانەوان و سەری خۆم دانەوان و ئەوش هەری تەقان منش هەر لێ بێتیزایەتی شارڕۆم بۆ ئێمە تر ئەو هەت ئەوە دوای تەماشا دڵپاک هاواری کرد بڕپاری سەرم لە کۆتایی مانگی ئابە 29 ئاب کاکە شادی خۆشکەزام لەدایک بوو لە ماڵی ئێمە بوون بە حکمی ئەوەی کە من لە دایکی گەورەتر بووم دایکم میوانمان بوو هەمووان سەرقاڵی لە دایکبوونی ئەو مناڵە بووین کە مناڵێکی نۆبەرە بوو زۆر دڵمان پێخۆش بوو ئەو شەوە کاکە شاد تۆزێ تەندروستی باش نەبوو باوکیشی لەبەرەوەی کە پێشمەرگەی سکرتارێتی جەنابی مام جەلال بوو ئەو شەوە خەفەر بوو دایکیشی کە بە عەمەلیات بوو ناچار بووین بۆ ئەوەی کاکە شاد بەرین بۆ نەخۆشخانە من و شەید کەریم بەیەکەوە بردمان بۆ نەخۆشخانە کە بردمان هەستمان بە جۆرێک نامۆیی کرد لە نەخۆشخانەی مناڵان جۆرێک لە کپ و خامۆشی بەسەر هەولێرەوە دیار بوو بەڵام ئێمە درکمان بە شتێک کرد کە ناسروشتیە بەڵام نەمانزانی چییە کاکە شادمان عیلاج کرد دوایی هێنامانەوە بۆ ماڵەوە لە ماڵەوە شەید کەریم چوو سەری هاوڕێیەکیدا دوایی کە درنگانێک کاتەوە وتی ئۆتۆمبیلەکەم لە ڕێگە پەکی کەوتووە ئێمە زۆر بە تەبیعی ئەو شەوە هەروەکوتم سەرقاڵی کاکە شاد بووین نووسین بەڵام سەعات 5 بەیانی گوێمان لە دەنگی تۆپ بوو لە دەنگی تۆ خەبەرمان بووە ئەوشمان لا سروشتی بوو چونکە ئەو ماوەیە ناوە حکوومەتی عێراقی ناوچەکانی دەوروبەری دیبەگە و مەخمور و ئەو شۆنانەی تۆپبارانە کرد دوای کپە بۆ وەزعەکان ئێمە هەر بە سروشتیمان زانی هەروەکو جاران ئەو تۆپبارانە بەڵام دوایی شتەکە بوو بە ناسروشتی وردە تۆپەکان دەنگەکانی نزیک ئەبەوە و نزیکتر ئەبەوە کاتێکمان زانی خەڵکمان بینی شپرزەیە پێشمەرگەمان بینی لە جەبهەکانەوە ئینسیحابی کردبوو بە حکمی ئەوەی کە ئێمە ماڵمان لەسەر ڕێگەی عنکاوە بوو و بڵین لەسەر ڕێگەی مووسڵ و ئەو ناوچەی کە زیاتر پەیوەندی بە سوپای عێراقیەوە هەبوو لەو ناوچەیە زۆر نزیکتر بووین پێشمەرگەمان زۆرە بینی کە لە حاڵەتی کشانەوەیە ئاهاتنەوە بە شپرزەیی کە پرسیارمان لێکردن ئەیانوت سوپای عێراق هێرشی کردووە و هێرشێکی نابەرابەر ساڵی 96 لە فەرەنسا بووم و هەواڵە دڵتەزێنە هەمومانی هەموو ئەو کەسان ئەو کوردان دڵسەزانەی لە ئەوروپا بوون بە تایبەتی لە فەرەنسا زۆر بەڕاستی نیگەران بوون بە وەزعا بەڵام هەچ کەسە و ئیتر نەیەزانی داهاتووە سبەی دووسبێت چی هیچ هەواڵێکمان نەبوو بە حکمەیەکەوە هیچ وەکو ئێستا نەبوو فەیسبووکە بێت و سۆسیال میدیا هەبێ بۆی کەوا بزانین بە زووترین کات هەواڵەکان بگا ئەوە زۆر ناخۆش بوو من بەبیرم بێ ڕۆژی 30 مانگ لە ئیسپانیا بووم بۆ کار چووم کاری خۆم بوو لە ئیشمە کرد شەوەکەی خەوتم بەبیرم بێ شەید کەریم هاتە خەوم لە شوێنێکا بۆکو زیندان بێ هاتە دەرەوەکم چم بۆ لای بۆ سەردانی دیار بوو لە خەوەکەمە هیوای بە من هەبوو چکە لەبەری کەوا من لە فەڕەنسان بوو هیوای هەبوو کەوا بەڵکم لە ڕێگای منەوە شتێکی کارێکی بۆ بکەم ئیتر بەڕاستی خەوەکە زۆر سیر بوو هەستام کە هاتمەوە بۆ چکە نزیک بوون لای بەرسەلۆنەوە بووم هاتمەوە ناو فەڕەنسا بۆ بەیانەکەی بوو بە سیوێکی مانگ ئەو کاتە ڕۆژنامە هەبوو ڕۆژنامەی عەرەبیەکان هەبوو الحەیات و شەرق ئەوسەت و ئەو شتانە هەبوو من ئەو کاتانە ئەوانە مەکڕی بۆی کە بزانم هەواڵ چییە هەواڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کوردستانی عێراق ئەوانە لەوێ بڵاو کرایەوە ئێمە لەو ڕێگایەوە سەرچاومان وەرەگرت ئیتر ئەوە بوو کە شەرق ئەوسەت و خوێنەوە بە خەتێکی گەورە نووسرا بوو کە لەشکری عێراقی هاتۆتە سەر پایتەختی کوردستان هەولێر و
دەستی کردو بەسەر شارەکە لێەوەیتم من دڵ ڕاوچێم پێکەوت بەڕاستیانی و بەسشمەوە بە خەوەکەوە چەنە خۆم زۆر ئیمانم بە خەو نییە بەڵام ئەو خۆیان ئەو خەوە ڕێک ڕاست بوو بە خۆی بوویانی وەک بڵێ شەید کەریم ئەیویست پەیامێ بڵێ کە فریام کەوە لەو کاتەوە من بەڕاستی کەوتوە تەلەفۆن لەگەڵ دڵپاک و مناڵەکان و دایکم و براکانم بە تەلەفۆن لە شوێنی تر ئەو وردەور دەشتەکان ڕوونەبوو من خۆم ینی بەڕاستی خۆم بە تاوانبار ئەزانین نەشتی هیچیشی وان پێکرێت لە ئەوروپا ئەویش لێوە لە ناو زیندانە نازەما و کاتە مابوو یان نا وا تێگەشم کە بە هیوای منە منیش یەکسەر ئەو کاتانە پەیوەندیم کرد بە ڕێکخراوی مافی مرۆڤ پاراستن لە مافی مرۆڤ منەظەمەت العەفو الدوەلی ئەوم ئاگادار کردەوە بە پەلە پاشان چووم بۆ لای چووم تەلەفۆنم کرد و پەیوەندیم کرد بە مانگی سووری نێودەوڵەتیشەوە ناوەکەی مانێ وتم ئەگەر شتێ بێت بە ئاگادار بن نەک خۆ نەمزانی و کە جارێک گیراوە ئەگەم لە هیچ نییە بەڵام لەوەوە دەستم پێ کرد کە برایەکم ڕۆژنامە نووسە و ئەگەر ئەوەی هەیەکەوە تووشی کێشە بێت و سەرێشە بێت و یاخود دەستگیر بکرێت باشتر پێم باش بوو لێوە دەستم پێ کرد بەڕاستی ئیتر پاژەوەی کەوا چەند وەختیشی بەسەر چوو ئیتر بۆم دەرکەوت کە ئیتر دڵپاک پێیوتم و خۆشم داوام کرد کە بەڕاستی زانیاریم بەنێ ئەوە بوو ئیتر بۆم دەرکەوت کە کەریم گیراوە و بێسەر و شوێنە طبعا من تەمەنی مناڵیم تاکو سیوێکی ئاب زۆر خۆش و ئاسایی بوو زۆر دڵخۆش بوو وەکو یادۆری کە هەیەتەوە بیرم طبعا ئێمە وەکو هەموو خێزانێکی تر زۆر دڵخۆش بووین لەبەرەوەی کە دایکم و باوکم دوو هونەرمەندی زۆر جوان بوون لەو سەردەمەیە ئەکید ئێمەشیان بە خۆشەویستی و بە وەکو هەموو جار گوێم لێ بێت بە ئاشت ئێمەیان گەورە کردووە یادۆری مناڵیم زۆر خۆش بوو وەکو ئەوی کە یەتەوە بیرم باوکم زۆر گرنگی بە ئێمە ئەیە زۆر کاتی لەگەڵمانە بەسەرە برد دایکم بە هەمان شێوە ژیانێکی زۆر خۆشمان هەبوو وەکو ئەوەنەی کە من بیرمە خۆکو خۆم زۆر خۆش ژیا بووین بەڵام ئەوانەشی کە دایکم ئێستا ئەیگەڕێتەوە خۆشتر بووە هەندێک شتێکە من بیرم نەماوە یان لەو بابەتە دایمەن هەبوو ئەو یادەوەریانەی کە هەم بووە لەگەڵ باوکمان کەیەتەوە بیرم تا ئەو ئاستی سیوێکی ئاب هەموو یادۆری خۆش بووە هیچ شتێکی تیان نەبووە کە بڵێم خەفەت بێ گریان بێ بەتاقەتی بێت نە ڕای دەستم لەمدا بێ بەڕاستی زۆر سپاسێکین کە هەر زۆر زووها بەلامە و هەموو ئەمانەتەکەی پێیاندین بە سپاس زۆرەوە زۆر سپاسی ئەوەکەین پێشتۆ کە ئەرچی بێگومانەتۆ گرانتر بووە ئەو هەموو کەل و پەرشتانی بوێ ئێرە هێناوەکانە بەڕادە ماڵی خۆم ئێرە ڕۆژی پێشی نۆی 1994 ئێستا کامێرە بەیەکەوە بەیانیمان خوارد شەید کەریم وتی من ئۆتۆمبیلەکەم شەوپەکی کەوتووە لە فڵان شوێن ئەچم بۆ هێنانەوەی زۆری پێنەچوو تقریبان هەر نیو سەعاتی پێچوو سیارەکەی هێنایەوە لەبەر دەرگاکە داینا جگەرەیەکی کێشا و چووە دەرەوە هەندێک سەیری پێشمەرگەکانێکە کە هاتنەوە هەر هەناسەی قوڵی هەڵە کێشا لە پڕێکا سویچەکەی لای گیرفانی دەرکرد و سویچەکەی بۆ من هەڵڵا وتی ئەو سویچەت لابێ ئەگەر شتێک ڕوویدا خۆتان دەرباسکەن ئەی تۆ بۆ کێ ئەچی و تێچم بۆ مەڵبەند ئیتر منیش بە بۆچوونی خۆم چووە بۆ مەڵبەند بۆ ئەوەی هەواڵێک بزانێ چەند جارێ بە تەلەفۆنە نۆرماڵاکە تەلەفۆنم بۆ مەڵبەند کردوتم بمدەنێ بۆی قسەی لەگەڵا بکەم هەر پێیان وتم سەرقاڵە بس من نەمزانی سەرقاڵی چیە بەرەوەی بەڕاستی لەو کاتەیە من ڕادیۆی مەڵبەندم نەکردبەوە بزانم دەنگ و باس چییە بەڵام تو مەزە شەید کەریم چۆتە بڵندگوی ڕادیۆی مەڵبەند و لە ڕادیۆی مەڵبەندەوە دەستی کردووە بە
قسەکردن بۆ خەڵکی هەولێر لەبەرەوە نەمتوانی قسەی لەگەڵ بکەم بەڵام دوای ماوەیەک کە ئیتر تۆپ بارانەکە نزیکە بۆەوە چەند تۆپێک لە پشتمان و لە دەستی چەپ و لە دەستی ڕاستە بەرماڵەکان ئەکەوت ئیتر شەیدکەریم دەرکەوتەوە بە پێ هاتەوە بۆ ماڵەوە کە هاتەوە وتی هەندێک شت بخەنە ناو ئۆتۆمبیلەکەەوە خۆمان دەرباسکەین تۆپێک لە بەردەم ماڵی ئەمەیە کەوت و ئیتر ناچار بووین هەر هەمومان بەیەکەوە ماڵمان بەجێ هێشت بەڵام بەبێ ئەوەی هیچ شتێک لەگەڵ خۆمانە بەرین بە ئۆتۆمبیلەکەشەوە هەموو شتەکانمان بەجێ هێشت تەنها توانیمان خۆمان بپەڕێنە ئەو بەری جادەکەەوە ینی ئەو شەقامی کە پەرلەمانی کوردستانی لەسرە لەوەیە هەندێک وەستاین بۆ ئەوەی بە ئومێدی ئەوەی حاڵەتەکە تۆزێک بارودۆخەکە ئارام بێتەوە بەڵام جارێکی تر لەوێشە تۆپێکی تر لە بەردەممانە کەوتەوە ئیتر خەڵکەکە زۆر شپرزە بوون هەموو هەرێکە بەلایەکە ڕۆشتین ئەلەوەیە ئیتر من لە خوشکەکەمدا بڕام تەن لەبەرەوەی من قۆڵم بە قۆڵی شەیدکەریمەوە بوو تەنها من و ئەو بەجیا کەوتینە شوێنێکەوە مناڵەکان و خوشکەکەم و ئیتر دایکم و ئەوانی کەش کەوتنە شوێنێکی کەوە بەڕاستی ئێمە لێیاندا بڕین چکە ئێمە نەمانەزانی لە ناو هەولێرە کێ پارتیە و کێکێتە لەبەرەوەی وەزعێکی وا دروست بوو فیشک وەکو بارانە باری بەسەرمانە هەر چۆنێک بوو ئێمە خۆمان دەرباس کرد خۆمان گەیاندرا ماڵی ڕەفیقێکی شەیدکەریم کە ماڵێکی زۆر نەجیبزادەی خەڵکی هەولێر بوون چوونە ماڵی ئەوان ماوەیەک لەوێ دانیشتین سەعاتێک بەڵام سیرمان کرد وەزعەکە زۆر بەرە و شڵەقانێکی زۆر ناخۆش ئەڕوە ئیتر لەوێ ماینەوە بەبێ ئەوەی ئەگەم لە مناڵەکان بێ ئەگەم لە دایکم و ئەوانی تر بێ کە لەگەڵمانە بوون و هەموو شتەکانیشمان لە ماڵەوە بەجێهێشت ئیتر چەند ڕۆژێک ئێمە لە ماڵی ئەو هاوڕێە ماینەوە زۆر بە مەردانە ئێمەی پاراست لە ماڵی خۆیانە بۆ شەوی سیویەک لەسەر یەکینۆ شەوەکەی هەر چۆنێ بۆ خۆمان گەیانە سەربانی ئەو ماڵە بەڵام کاتێک کە هاتینە سەربان و بۆنی هەولێرمان کرد هەولێر یەک پارچە گڕی گرتە بوو بە تایبەتی کاتێ بارگای مەکتەبی سیاسی و مەکتەبی ڕێخستن و ماڵبەند و هەموو ئەو شوێنانەی کە جێگەی بیرەوەری ئێمە و ڕۆژانی خەباتی ئێمە بوون زۆر زۆر ئەزیەتی داینێ بەڕادەیەک من کە ئەو حاڵەتەم بینی زەختم زۆر دابەزی نەمتوانی نە بەرگەی ئەوم کرد کە بۆنی ئەو هەموو بیرەوەریە سوتاوە بکەم کە لە هەولێرە هەمان بووە نە ئەشم توانی سەیری ئەو شوێنانە بکەم ئیتر چەند ڕۆژێک ماینەوە بەڕاستی دوای ئەوە شەیدکەریم لەگەڵ نزیکەی هەتاکو و 6 ئێمە لە ناو هەولێرە ماینەوە بەڵام بەنهێنی بەڵام دوای ئەوە بڕیارماندایتر هەولێر بەجێ بێڵێن چونکە هیچ دەرفەتێکی ژیانی تیانەمایتر هێزەکانی عێراق لە هەموو شوێنەکە بازگەیاندا نابوو هێزەکانی پارتی وەکو گورگ کەوتبوونە وێزەی ئەو خەڵکە چتاڵانیانە کرد چه ئەزیەتی خەڵکیانەدا من بەیانەکەی بە چاوی خۆم بینیم لە بەردەم مزگەوتی ڕەشاد موفتیە گەنجێک کە فیتەر بوو ئەچوو بۆ سەرکارەکەی بەبێ ئەوەی بزانێت چی ئەگوزارێ قەمیسێکی سەوزی لەبەرا بوو یەک فیشەکیان نابەناو چاوانیەوە لە بەردەم مزگەوتی ڕەشاد موفتیا شەهیدیان کرد. طبعا دوای ئەو هەموو ساڵەکە تێپەڕیوە سیوێکی ئاب وەکو خەوێکی ناخۆشێتەوە بیری من خەوێکی زۆر زۆر ناخۆش ئەوەنە بیرمێت کە بەیانەکەی باوکم و دایکم قاپقاپیان بۆ کڕی بووین ئەو کاتە بابووچێک بوو بنەکەی تەختە بوو ئاوا دوو بزماری پێوە بوو لەم لاڵۆلا ئەگەر مناڵی تەمەنی من ئێستا ئەزانن باسی کەم قاپقاپیان ناکەم بیرمێ ئەوەم هەڵگرت و کرمە باوشم و بەس ئەوە چکە زۆرم خۆشەویست تازە بۆیان کڕی بووین و هەر لە باوشما بوو یادەوەریەکی دایک من بیرێت کە باوکم زۆر بەسەریعی هاتەوە و چوە دەرەوە و دایکم ڕادیۆی هەڵکرد گوێ لە دەنگی باوکم بوو هاتینە دەرەوە لە ماڵەوە بە پێ بەڕاکردن
منیش قاپقاپەکانم هەر لە باوشا بوو باوکم و دایکم ئەڕۆشتن ئەمە لەگەڵیاننا و پورە گەلایژم و مناڵ شادی کوڕی پورم کە تازە لە دایک بوو بیرمێ چەند ماڵێکمان کرد هەندێک لە ماڵەکان دایکم و باوکم وەکو یادەوەری خۆم بیرمێت زۆر زوو ماڵەکانیان بەجێ هێشت ئێستا کە بیرەکەمەوە تێگەم سیقیان نەبوو بۆمانەوە لەو شوێنانە باوکم بە تراکتۆرێک ڕۆشت جلێکی کوردی لەبەر کرد و بیرمێت لە بەردەرگاکە خۆ حافظەمان لێ کرد و ینی ڕسمەکەی لەبەر چاومە کە لەسەر پشتی تراکتۆرەکە دانیشت بوو باوکم ئێمە نەمانەزانی پێمان وا بوو کە تەنها لە سنووری مۆسڵەوە ئەو هێرشە کراوە بەڵام دوایی بۆمان دەرکەوت کە لە هەر چواردەوری هەولێرەوە ئەوەی کە پەیوەست بوو بە سوپای عێراقەوە شاری هەولێر گەمارۆ درابوو بە هێز و بە تانک هەتا ئەو کاتەی کە تانکی عێراقی نەهاتە ناو ئەو گەڕەکەی ئێمەوە بە تایبەتی کاتێک کە دەرکەوت لە لای مەڵبەندەوە یەکسەر ئەو تانکانە ملیاننا بەرەو پەرلەمان لە پەرلەمانی کوردستان ئاڵای کوردستان هەڵکرا بوو یەکسەر چەند تانکێک ڕویان لە حەوشی پەرلەمانی کوردستان کرد و دوایی چوونە ناو حەوشەکەوە یەکەم هەنگاو کە دەستیان پێکرد بێگومان دوای ئەوەی کە سەقامگیر بوون لە ناو گۆڕەپانی پەرلەمان ئیتر ئەو کاتە بینیمان چەکداری پارتی لە ناو دەبابەکانەیەتە دەرەوە هەر هەمووشیان پەڕۆیەکی زەردیان بەناو چاوانی خۆیانەوە کردبوو هەروەکو چۆن جاران ئێمە مناڵ بووین کە سیارەیەک ئەچووە لادێ مناڵی لادێ سیارەی پێغەریب بوو خۆی بە پشتی سیارەکە هەڵەواسی ئەو چەکدارانەی پارتی وا ئەهاتنە بەرچاو وەکو ئەوەی لە ژیانیانە سواری دەبابە نەبوون و ئەم جۆرە چەکەیان نەبینی بوو سواری دەبابەکەیان کردبوون و هەتا پەرلەمان لەوەیە وەکو مێرولە لە ناو تانکەکانە هاتنە دەرەوە یەکسەر سەربازێکی عێراقی یەکەم هەنگاو چۆ سەربانی پەرلەمان ئاڵای کوردستانی داگرت و ئاڵای عێراقی لەسەر پەرلەمانی کوردستان هەڵکرد و هەنگاوی دووهەمیشەوە بوو هەر بە هەمان تانک کە چەکدارەکانی پارتیتیا بوو ڕسمێکی خاڵێ خۆشببوو بارزانانی لە ناو پەرلەمانە بوو ڕۆشتن بەسەر ڕسمەکەی و ڕسمەکەیان خستە ژێر تایی دەبابەکانەوە و برد و خاشیان کرد ئەجا ئێمە بۆمان دەرکەوت کە ئەم شەڕە شەڕێکی هاو بەشە پارتی لەگەڵ هێزەکانی عێراقا پێکەوە بۆ جایەتی کردنی یەکێتی بركة الله رأس السيد الرئيس القائد المنصور بالله صدام حسين الجلسة 32 لمجلس الوزراء وقد قدم المقاتل وزير الدفاع الفريق الأول الركن سلطان هاشم أحمد خلال الاجتماع استعراضا للمهمات التي قامت بها وحدات من قواتنا المسلحة الباسلة بتقديم العون والإسناد للسيد مسعود البرزاني ورفاقه بناء على طلبه لمواجهة العدوان الإيراني الغاشم وحليفه جلال الطلباني. طبعا كاتك ئێمە ماڵەکەمان بەجێهێشت ئەمە دەستمان لە هیچ شتێک نەدا ماڵەکەمان هەروە بەجێهێشت بەڵام لەو کاتەیە یەکێک لە کچەکانی شەید عادیلی خاڵم لە ماڵی ئێمە بوو ئەو زۆر عاقلانە یەکسەر دەستی بردبوو بۆ کۆمەڵێک ئەرشیفی ئێمە جانتایەکی دیبلۆماسی کە کۆمەڵێک نامەی سەردەمی شاخی تیا بوو یەکێک لەوانە نامەکانی دڵشاد مەریوانی بۆ شەید کەریمی کە ناردووە چونکە دوو هاوڕێی زۆر خۆشەویستی یەکتری بوون ئەو نامانەی کە بۆ شەید کەریمی ناردبوو
لەبەرەوەی شەید دڵشاد ئیتر شەید بوو شەید کەریم هەمووی نامەکانی پاراستە بوو بە هەمان شێوە شەید بەرزانی هاوڕێی ئەو جانتا دیبلۆماسیە زۆر بیرەوەری جوانی تیابوو هەندێک نامەی تیابوو لە نێوان من و ئەوە کە ئەو کاتە ئێمە ژن و مێردیش بووین بەڵام هەروەکو دوو ڕەفیق نامەمان بۆ یەکتری ئەنارد نامەکانی هەموو هەڵگرت بوو لەوەیە لەگەڵ جانتایەکی گەورە کاسێتی بەرنمەکانی خۆمان لە تەلەڤزیۆنە کچەکەی شەید عادیل کە هەستەکە ماڵەکە ئیتر کەوتۆتە بەرمەترسیەوە ئەڵێ هیچ نەبێ ئەم دوو ئەرشیفە با لەگەڵ دەستی خۆما بەرمەدەرەوە کاتێککە ئیهێنێتە گاتەنەوە حوشەکە مەفرەزەی پارتیە گەنە سەر ماڵەکەمان هەوڵ ئەدەن ئەو شتانەی لێ بستێنن ئەویش نایەنداتێر بەرگری ئەکا بەڵام بەداخەوە زۆر ئەزیەتی ئەدەن و لێی ئەدەن بەناچاری شتەکانی لێ ئەسەنن ئەرشیف و شتەکان چکە ئەو مەفرەزەی پارتی پێیوە بوو ئەو جانتا دیبلۆماسیە ڕەنگ بێ پارە بێت نێزانی کە کۆمەڵی نامی شەهید و ئەرشیفی خۆمانەکە ئێمە بە شانازیەوە پاراست بوومان ئەمە هێشتا لەو بەری جادەکە بووین چاومان لە ماڵەکەی خۆمان بوو کە مەفرەزەکانی پارتی چوونە سەرماڵی ئێمە چۆن وەکو گورک پەلەماری ماڵی ئێمەیانداوە هەموو ئەشیاکانیان هێنایە دەرەوە و تاڵیانیان کەوت تەنانەت قاتەکانی هەر بە علاگەکەەوە بۆ ئەیاندا بە شانیا و ئەڕۆشتن ئەوەی کەمایەوە ئۆتۆمبیلەکان بوو دوو ئۆتۆمبیلمان لە گەراجەکەیە بوو و دراوسێکەشمان هەریەکێتی بوون سارێکی پیکابیان لە ماڵەکەیە بەجێ هێشت بوو خۆیان ڕۆشت بوون دوو مەفرەزەی پارتی هاتن بۆ سەر ماڵی ئێمە و سەرماڵی دراوسێکەمان پیکابەکەی ئەوانیان برد و ماڵەکەی ئێمە هەرچی هەبوو کردیانە دوو سیارەکەی خۆمانەوە دوایی لەسەر بردننی یەکێ لە سیارەکانی ئێمە هەردوو مەفرەزەکە بوو بە ناخۆشییان یەکێکیان لە یەکتری کوشت بوو من دوای ئەوە دراوسەکان بۆیان باس کردم هێندە بێ ئەرزش بوون ڕەفیقەکەی خۆیان بە پیکابەکەی دراوسێمان جەنازەکان بە پیکابەکە بردبوو و دەستبەرداری ئەشیاکان هەر نەبووبوون ئەشیاکانیان بردبوو لەگەڵ سیارەکانی ترا بەڵام ئەوەی کە زۆر ئێمە بەڕاستی لامان بوو بە دڵگرانی چەند دەستە جلێک بوو کە ساڵانە جەنابی مامجلال لەگەڵ دەستەی یەکی حیمایەکانی خۆیە هەمیشە ئەیوت بۆ کەریمیش بکڕن جلەکان ئەو جلانە ئاخر پانتۆڵی کە بۆی کڕی بوو زۆر زۆر دڵی پێخۆش بوو چکە هێشتا لەبەری نەکرد بوو ئەیوت بەس ئەوم دەست بکەوێتەوە ئیتر گۆم لێنە هەموو ماڵەکەش بڕوە بەڵام بەداخەوە هەمویان برد هەموو ئەو شتانی کە لە ماڵەکەیا بوو بە ئێستاشەوە ئێمە نە خانووەکەمان بینی نەماڵەکەمان بینی نە سیارەکەشمان بینی هیچ شتێکی ئەو ماڵەمان نەبینیەوە لە دوای نزیکەی 2 ساڵ یەکێ لە دراوسەکانم بووکە شوشەیەکی بۆ هێناینەوە ئەو بووکە شوشەیە کە مناڵەکان یاریان پێکرد زۆریان خۆشەویست بووکە شوشەکە و ئێستاش بووکە شوشەکە هەرماوە لە هەموو ئەو ماڵە گەورەی کە ئێمە هەمان بوو تەنها ئەو بووکە شوشەیەمان بۆ هاتەوە ئیتر هەر شوێنێک هەستیان بکردایە ڕۆژێک کەسێک ئەگەر مەرحەبای کەسێکی کێتیشی کرد بێ بە نیەتی تاڵانکردن و دەستبردن بۆ سامان و سەروەتی ئەو خەڵکە ئەچۆنە سەریان و ئەزیەتی ئەو خەڵکیانەدا ڕۆژانێکی زۆر خراپمان گوزەشت لە هەولێرە دوای بڕیارماندا کە ئێمە بەڕاستی هەولێر بەجێ بێڵین ئیتر ئەوە بوو شەید کەریم لەگەڵ چەند هاوڕێیەکی پێشمەرگەیەکێتیا لە شوێنێکە یەکتریمان بینی ڕێککەوتن لەسەرەوەی کە ئەوان بەڕێگایەکە بڕۆن و مێژ بەڕێگایەکی ترا بڕۆم بەداخەوە لە دەرچوونی ئەوانە ئەوان کەوتنە کەمینی هێزەکانی پارتیەوە و شەید کەریمیان برد بەڵام سەرجەم ئەو 5 پێشمەرگەی کە لەگەڵ یابوون هەر هەمویان دوای ماوەیەکی کەم ئازاد کران جگە لە شەید کەریم هەروەکو من دوایی لە دەمی ئەوانەوە بیستم سەرەتا بردبیان بۆ ناوچەی دارەتوو چکە شەید کەریم لە دەوروبەری لە گوندی کەردزی لای دێگەڵا کەوتبووە کەمینەوە ئیتر لەو سنوورە کە دایان گرتبوو پرسیاری دووشتیان لێ کردبوو
یەکەم شوێنی دڵپاکمان پێ بڵێ، دووهەم شت ناوی و ناونیشانی کادیرەکانی تەلەڤیزۆنمان پێ بڵێ، طبعا بەنیەتی ئەوەی کە بچن بیانگرن ئەوانش. ئەویش نە شوێنی منی دەستنیشان کردبوو و نە شوێنی کارمەندەکانیش. دوای ئەوە بردبیان بۆ سجنی سوپای دوو کە ئەو کاتە ئەکرەم منتەک سەرپەرشتی ئەکرد. لە سجنی سوپای دوو چەند سعاتێک ماوەتەوە و دوای ئەوە براو بۆ پاراستنی پارتی لە مەسیف. لە پاراستنی مەسیفەوە جارێکی تر براوە بۆ زیندانی ئاکرێ، بەڵام لە زیندانی ئاکرێ بەپێی هەموو ئەو بەڵگانی کە دەست ئێمە کەوتووە بەداخەوە شەید کراوە. بەڵام بەبێ ئەوەی هەتا ئێستا نەدان بەوایە بنێن کە ئەوان شەهیدیان کردووە و نە ئامادەشن گۆڕەکەی بدەنەوە بە کەس و کارەکەی. لەوەشا تەنانەت لە شەید کەریم تۆقیون کە شوێنی جەستەکەشی دەستنیشان بکە. یەک پارتی زۆر ئیزعاجم بێت ئێستا زۆر کات خەویشی پێوا بینم ئەو بەشایانی وەکو چۆن بە کوردی خۆمانەڵێ مۆتەکەی پێڵەن نازانم چۆن ئێمە کەوتینە ناو سیارەیەکەوە کە سیارەی پاراستن بوو. ئەوە هەڵبەت لەوانەیە دایکم باشتر ئەو یادەوریە باسکاتەوە، بەس دڵنیام لەوەی کە ویستیان بە فێڵ ئێمە بەرن دەربازمانکەن بەنای ئەوەی کە دەربازمانەکەن. یادەوریەکم بیرە لە بینی دووسێ کەسا بە کەپسی دانیشت بوو لە ناو سیارێکە ئەڕۆشتین چۆن دابەزین نایزانم. ئەوە دایمەنیەتەوە بیرم وەکو ترسێک وەکو خۆفێک ئەمگرێت، ینی تا ئێستا شتێ ناگەم بۆ ئەو شتیان کرد. باوکم کە ڕۆی دوای ئەوە دایکم ڕۆشت، دوای ئەوە ئێمە ماینەوە لە هەولێرە. طبعاً لەو کاتەیە دەرکردنی ئێمەش لە هەولێر کێشەیەکی گەورە بوو بۆ عایلەی هەردوولا، یعنی نەیان نەزانی چۆن ئێمە بەرنە دەرەوە وەکو مناڵی دڵپاک و کەریم عوسمان با بڵێن. بیرمێت پورم زۆر زەحمەتی کێشا پورە گەلاوێژم لەگەڵ بەڕەحمەت بێت مێردی پورەکەم کاکە بەختیارە و زۆر زەحمەتیان کێشا بۆ ئەوی کە ئێمە بەرنە دەرەوە لە هەولێر. و لەو چەند ڕۆژەیە من زۆر ئەم بینی کە بەعس هاتۆتە ناو هەولێرەوە و دەبابەی عێراقی و هەموو ئەو شتە ناخۆشانەی کە ئێستاش لە ئەرشیفی سیوەکی ئاباماوەتەوە من هەمووی بینیوە تاو کاتانەشی کە ئێمەیان دەرباز کرد لە هەولێر، چونکە تەنانەت پارتیەوەنا نازان بەڕای من ئەوە ترسنۆک بوون، ترسیان لە دوو مناڵی دوو هونەرمەندیش هەبوو ئەو کات و ئێستاش. من یەکەم کەس بووم لە خێزانەکە کە چوومە سەر شانۆ بۆ یەکەم جار لەگەڵ شەواڵی ئابەڕەش و ئەوانە بەیەکەوە هەملێتمە پێشەشی لە شان ئەوە لە هینی سلێمانی سانەوی سلێمانی. ئیتر دوایەوە وردە ئەو گەنجتر بوو لە من ئەهات ئەیبینی وەزەکەی بینی تامی شانۆی چووە دڵەوە. لە ڕاستیە ینی دواییش من هەر لە مەجای هونەرە لە خێزانەکە کەم کەس و چوومە ناو تیپی مۆسیقای سلێمانی و کۆرس بووم لەگەڵ کاگەن قەراقی ئەوانە چین بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک لێ تۆمارمانە کرد ساڵەکانی هەفتاوە ئەوانە بەولاوە. ئیتر لەوەوە کەریمی ژووردە چێژی شانۆ چووە دڵیەوە. بەبیرم دێ یەکەم جار نازانم ناوی شانۆکەم بەبیر نایە، بەڵام لە ئینارەوە دەست پێ کرد، لە ڕووناچیەوە دەست پێ کرد، لەوە ئیشی کرد. ئیتر وردە بەڵام ئەو من نەمتوانی وەکۆ بکەم، چکەم تەمەنەکەم نەبوو کە بچمە ئەوە پەیمانگای هونەرە جوانەکان زۆریشم حەزە کرد و کاتی خۆشی هەوڵیشمدا، بەڵام لەبەرێکەوە باسی نەبووم ئەو کاتە قبوڵیان نەکردین. ئەو کاتە وا بوو. ئیتر کەریم توانی بە توانای خۆی هەرخۆ زوو دەرکەوت کە کوڕێکی بە توانایە لە بواری شانۆ، زۆر حەزی لە تەختەی شانۆوە کردو. ئیتر بە زوویی کاری شوای کردکەوە جگای خۆی بکاتەوە. بەبیرمێ
گروپێکیان دروست کرد بە ناوی گروپی این ئەزمون شانۆی ئەزمونی شانۆ بووە، شتێکی تازە بوو، ئەنی دیکۆری شتیان پێویست نەبوو، زۆر شتیانەیە کە ئەو کاتانە زۆر گرنگ بوو، هەتا بارەگاشیان هەبوو لە لای سلێمانی، کۆمەڵی گەنج بوون ئەو شتەکانی دایکمیانە برد مەسەرەن بۆ دیکۆر ئەو شتانە کە یان برد سەر و بێستی ئافرەت و ئەو شتانەیان برد بە دزی دایکمەوەیان بە زۆر جار دایک مەرتوڕە بوو شتێ بن لە ماڵەوە بۆ شانەوە. کەریم عوسمان توانی بەڕاستی لە ماوەیەکی زۆر کورتە بتوانێت کە جێگای خۆ بکاتەوە لەسەر ئاستی ناوچەی بڵێ سلێمانی، دوایی کە چوو خوێندی بۆ ئەوە بۆ پەیمانگای هونەرە جوانەکان لەوێ لەسەر ئاستی بەغاژ زۆر ناسراوە بوو، بەڕاستی زۆر شانۆکاری عێراقی ئەناسی، مامۆستاکانی زۆر شانازیان پێوە کرد. من خۆم چوومەتە دەرسەوە لەگەڵیان لە پەیمانگا، ئەمزانی کە زۆر لە مەودایەکی زۆر فراوانە خەڵکی ئەناسی لە باوەری شانۆ زۆر هین بوو، زۆر شارەزایی وەرگر بەڕاستی ینی ئەوە تر وای کاریش وای کرد کە لەسەر ئاستی عێراق وەکو شانۆکار بناسرێ و بە تایبەتی لە کوردستانی ژێتر وای لێها کە چووە بواری بە حکمێکەوە دەنگێکی باشێ بوو و کاریزمایەکی چاکشێ بوو و دەرکەوتنی لەسەر شاشی تەلەڤیزیۆنی زۆر گرنگە، ئەو کارێکی واکە کە وردەوە دەبچێتە ناو ڕاگەیاندنەوە و بچێتە سەر شاشی تەلەڤیزیۆنەوە. شەید کەریم خۆی کەسێکی هونەرمەند بوو، بە تایبەتی ئەو دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی بەغدا بوو، پسپۆر بوو لە بواری نواندن و دەرهێنانە، زیاتر خەریکی کاری هونەری بوو لە سەرشانۆ، کەسایەتێکی زۆر دیار بوو، خاوەنی چەندین شانۆی زۆر نایاب بوو لەم شارەیە و یەکێک بوو لەو کەسانی کە لە شانۆی کوردیا ئەستێرەیەکی زۆر دیار بوو. چەندین هونەرمەند هەیە ئێستا شایەتی ئەوەدەن کە شەید کەریم دەستی گرتون و بردوونی بۆ سەر شانۆی کوردی و زۆر لە خەمی شانۆی کوردیا بوو. ڕاستە شەید کەریم یەکێک بوو لە ئەندامە چالاکەکانی کۆمەڵی ڕەشدەرانی کوردستان و ڕۆڵێکی گەورەی هەبوو لە بردننی نامەی جەنابی مام جەلال بۆ مامۆستا ئەنوەر قەراخی و سرودی مەشخەڵان و جارێکی تر ئاوازەکە بەرەوە بۆ ناوەندی کۆمەڵە و تەسلیمی جەنابی مام جەلال کە ئەوە بە خۆشحاڵی و یەکێکە لە ئەرشیفە پڕسەروەرەیەکانی شەید کەریم. ئەو کاتی هەولێر ڕۆژنامەی کوردستانی نوێ و تەلەڤیزیۆنی گەلی کوردستان لە یەک بینایە بوون، کۆمەڵێن و سەر وەکو حەمەی موکری، سەعەدوڵڵا پەرۆش، کەریم دەشتی، قوادی جەلیزادە، ئەمانە کۆمەڵێ نووسەر بوون کە هاتن لە کوردستانی نوێیە دائنیشتن، بە تایبەتی لەو سەردەمەیە کوردستانی نوێ 8 لاپەڕە بوو، بەڵام ژوورێکی تایبەتیان بۆ ئەو نووسەرانەدا نابوو، ناوێ لێ نابوو لاپەڕەنۆ. لاپەڕەنۆ نەبوو لە کوردستانی نوێیە، بەڵام ژوورەکان ناو نابوو لاپەڕەنۆ وەکو ڕێزێک بۆ ئەم نووسەرانە کە لەوێ دائنیشتن گفتوگویانەکە. لەبەرەوە شەید کەریم زۆر جار کە منی ئەبرد بۆ تەلەڤیزۆن ئەچوو لەگەڵ ئەو هاوڕێیانەی لە بینای کوردستانی نوێ ئەمایەوە. بۆیە ڕۆژێکیان لە تەلەڤیزۆن بەڕێز دکتۆر فواد مەعسووم کۆبنەوەیەکی بە ئیعلام کرد، ئەو کاتە بەڕێزان سەرپەرشتی ئیعلامیانە کرد، لە دەرەوە دەنگی شەید کەریم هاتە ناو کۆبوونەوەکەوە کە قسەی ئەکرد لەگەڵ خەڵکی ترا لە دەرەوە. کاک دکتۆر فواد وتی ئەو دەنگە کێیە؟ من بەڕاستی لای خۆمەوە تۆزێک ئیحراج بووم، وامزانی کە دەنگەکە ئەوی ئیزعاج کردو یاخود کۆبوونەوەکەی تێکداوە. مشتم داوای لێبوردنە کەم دکتۆر وەڵاوە کەریم عوسمانە لە دەرەوە قساکە خۆتە زانێ و کەسێکی مەسرحیە دەنگی بەرزە، وتی نا بۆم بانکە نەژوورەوە من ئیشم پێێتی. هەر کۆبوونەوەکەی ڕاگرت شەید کەریمی بانک کرد، وتی کاک کەریم تۆ چۆنە نەهاتوویتە ئیعلام؟ ئەویش دەستێکی بەڕیشیا هێناوتی من و ئیعلام بە کەڵک ناین، لەبەرەوەی من کەسێکی هونەرمەندم، کەسێکی شانۆییم، زیاتر حەزم لە ئیشی شانۆیە. وتی نا تۆ لە بەیانەوە ئەبێ بێی بۆ تەلەڤیزۆن. وتی ئەخر دکتۆر ئەمە ئیشی من نییە، وتی من پێتەڵەم ئەبێ بەیانی بێی لە تەلەڤیزۆن دەوام بکەی لە بەشی هەواڵە. وتی ئەمرەکەی ئیتر ئەوە بوو بە سەرەتا شەید کەریم هات لە بەشی هەواڵ و سیاسەت لە تەلەڤیزۆن دەستی بەکار کرد.
ئەمە لە ماڵەوە لە هەولێر سەگێکی پاسەوانیمان هەبوو کە زۆرمان خۆشەویست تەنانەت گەشت بۆ ئەوەی کە دراوسێکەمان کە پارتی بوون محاولەی کوشتنی سەگەکەیان کردبوو بە شێوازی دەرمان خواردنی سەگەکە بەس لە پێناو ئەوەی کە بتوانن بە ئاسانترین شێواز بگەن لە ناوبردنی دایکم و باوکم پێشنەوە شەش. ئەوەشم یەتەوە بیر کە لە ساڵی 1994 دوو ساڵ پێش سیوێکی ئاب ڕۆژێکی زۆر ئاساییمان بەڕێ کرد لە ماڵەوە بیرم یەت دایکم ناوساجی دروست کردبوو بیبا بۆ تەلەڤیزۆن لەگەڵ خۆیان لە پەڕۆیەکی عەسکەری ئاڵەنرابوو چۆن نان ئەخەیتە ناو پەڕۆ هەڵی ئەگریت بیرمێت کە ڕۆشتن زۆر ئاسایی چوونە دەرەوە بەڵام کە هاتنەوە زۆر مشەوەش بوون کورە گەلاوێژم لی ئەشاردینەوە نەما نەزانی چی بووە قەرەباڵغێکی زۆر ڕووی کردە ماڵەکەمان دایکم زۆر مشەوەش بوو ئەو کاتە زانیم کە دایکم و باوکم لەلایەنی پارتیەوە و دەستگای پاراستنی پارتیەوە محاولەی تیرۆرکردنیان کرابوو بە خۆشحاڵیەوە سەری نەگرت پلانەکەیان نەبووە مای کوشتنی نەدایکم نەباوکم ئەو کات زۆر هەوڵیان ئەیە لە ئێمەی بشارنەوە بڵێن گوایە باوکم تەمسیلە کات بۆیە گیانی خوێنی پێوەیە یاخود دایکم و باوکم لە تەسویرێکە هاتوونەتەوە بۆیە گیانیان خوێنی پێ و دەورێک لەو بابەتیان بینیوە بەڵام ئێستا من کە بیرەکەمەوە ئەزانم کە دڵپاکتاهیر و کەریم عوسمان چی کارەساتیان بەسەر هاتووە لەلایەن حزبی پارتی دیموکراتی کوردستانەوە هەل لە سەرەتای دەست بەکاربوونی ئەوە بەداخەوە شەڕی ناوخۆ دەستی پێکرد سەرەتا بە هەندێ کێشەی بچووک بچووکی کۆمیتەکان و خوێندکاران و ئەمانە دەستی پێکرد بەڵام دوایی وردە تەشەنەی کرد بۆ کاری زیاتر لەو سەروبەندەشا بە تایبەتی مەسەلەی بابەتێک کاتە پێشەوە لە تەلەڤیزیۆنە کە ڕۆژانە ئەبوایە شەید کەریم بابەتێک لەسەر پارتی بڵاو کاتەوە و بابەتەش بێگومان لە مەکتەبی سیاسیەوە بۆیە هات ئەمە وای کرد پارتی ڕقێکی ئەستور بەرامبەر شەید کەریم پەیاکەن لەسەر ئەم قسانەی هەتا کار گەیشتە ئەوەی لە ڕێگەی فازڵی مەلیحەوە هەواڵ درابوو بە براکانی لە سلێمانی کە پێویستە کەریم واز لەم جۆرە کارانە بێنێ بەڵام کاتێک کە هەواڵەکە هات بۆ کەریم پێکەنینی هاتووتی من هیچ هێزێک نییە لە کارێک ڕام بگرێت کە خۆم قەنەعەتم پێیەتی و پێویستی شەم بە ڕێنمایی و ئامۆژگاری فازڵی مەلیح نییە ئەیتر ئەوە بوو شەڕی ناوخۆ دەستی پێکرد بە بوردە تەقەیەک بەڵام دوای ئەوە حاڵەتی تەطبیعیان ڕاگەیان کە ئیتر بارودۆخەکە ئاسایی بکرێتەوە لەو سەروبەندی کە بەحساب بارودۆخەکە ئاسایی ئەکرێتەوە و وەزعەکان هێور ئەکرێتەوە و هێزەکان دائەمرکێنەوە و ئیتر بە گفتوگۆ کێشەکان چارەسەر ئەکرێت لە ڕۆژی چواری نۆی 1994 سعات 6 ئێوارە لەبەر دەرگای ماڵی خۆمانە کاتێک کە دەرچوین بەرەو تەلەڤیزۆن بۆ ئەوەی بچین بۆ دەوام بە 3 چەکدار لە ناو بەرازیلیەکە بە تەقا هەموو سیارەکەمانیان دابێژە و خۆشمان بریندار بووین هەردووکمان ئەوەی کە زۆر سەیرە کە بەڕاستی جێگەی شەرمە ئەوەیە کە ئەم ڕووداوە لە بەردەم جریدەی خەبات و برایەتیە کرا ئەم تیرۆرکردنە
بەڵام کاتێک کە هەواڵەکە گەیشتە جەنابی مام جەلال زۆر نیگەران بوو و لەگەڵ خودی کاک مەسعودا قسەی کرد وتی ئەمە قابلی قوبوڵ نییە چونکە ئێمە لە قۆناغی ئارامکردنەوەی وەزعەکەیان ئێوە پەلاماری بێژەرەکانمانە دەن و دەست بۆ بێژەرەکانمانە بن بۆ یەکێتی زۆر ئاسانە نەک بێژەرە دە بێژەریش بکە بە ئامانج بەڵام هیوادارم نەگابەوە بە خۆشحاڵیەوە کە ئێستا ئەمان هەردووکیان سەلامەتن تەنها بریندارن بەڵام با ئەم ئەزمونە نەیەتە ناو ڕاگەیاندنی کوردیەوە کە دەست ببرێ بۆ ڕۆژنامەنووس بەڵام بەداخەوە لە دوای ئەوەش دوایەوەی کە هەوڵیاندا ئێمە تیرۆر بکەن ئێوارەیەکی لە دوای ئەوە بە قەناس لە پەنجەرەی شوقەکەی ئێمەیاندا و لەوەشا بە خۆشحاڵیەوە سەلامەت دەرچوینەوە ئامانجەکەیان نەپێکە دوایەوە ئێمە دوکانێکمان هەبوو خوشکەکەم لەسەر دوکانەکە بوو بە سەدفە من ئەو ڕۆژە چوومە ئەوێ 3 دقە لە دوای دەرچوونی منەوە جارێکی تریش بە قەناس هەر لە دوکانەکەیاندا ئەنجا لە گۆڤاری گوڵان کە پاراستن سەرپەرشتی ئەکرد سەروتارێکی زۆر مخابراتیان لەسەر شەیدکەریم نووسی بوو لە شوێنەکە لێی ئەدەن و لە شوێنەکە وەسفی ئەکەن و دوای ماوەیەک کاک فەریدۆ عەبدولقادر بانگی کردین وتی ئەمە پەیامی پاراستنە ئەبێ ئێوە زۆر ئاگاتان لە خۆتان بێ ئەمە نیەتی تری بە دواوەیە و لە دوای ئەوەش چەند هەوڵێکی تر هەبوو گروپێک لە پاراستن لەلایەن ئاسایشیەکێ تێوە جیران کە دانیان بەوەیان نابوو ئێمە چەند کەسێک تیرۆر بکەین لیستێکیان لابوو یەکێک لەوانەی کە لە لیستەکە بوو ناوی شەیدکەریمی تیا بوو کەواتە پێش سیویەکی ئاب بە چەندین قۆناغی جاجا هەوڵی تیرۆرکردنی شەیدکەریمیانەدا بە تایبەتی ئەو وتارەی کە لە گوڵانە نووسرا بوو ئەڵێت کەریم عوسمان ئەو کەسەی کە دوڕ بە لەشکری پارتی ئەدا کەواتە پارتی بۆ خۆشیان لەو دەنگا زۆر ئەسڵەمینەوە چونکە کاریگەریەکی زۆر گەورەی لەسەر جەماوەری شاری هەولێر دروست کرد و بەڕادەیەک خەڵکی هەولێر شەیدکەریمیان خۆشەویست کە بوو بە لۆگۆیەک لە ناو شاری هەولێرە من هەروەکو باسم کرد لە سوێکی ئابا برای خۆی نەئەشاردەوە بەڵام ڕەفیقێکی زۆر خۆشەویستی بۆ یەک دانە هەفتە مەترسی بە ژیانی خۆی کرد منیش و شەیدکەریمیشی لە ماڵەکەی خۆیان شاردەوە بۆ ئەوی دوور بین لە دەستی پارتی شەش بوو وەکۆم ڕۆژی هەستان بێم بۆ داوام لەگەڵەکە ەکەم و لەبەر لە ئەو هاتەوەیسم بڕۆ تی بەرهات تەسەوەریۆم ناکە بەخاوی ئەو بکەوە لێ بدرێم بەڕۆم هە بەێواشی بەڕاستەکەی من ئەو پالافێکی بەسیتە ئەم ڕۆژەیەکەم بۆ مەسە سایدەکە سیارەکە هاتبووم ئاگەنەبوومەوە تاوە تەنیشتمەوە کابراایکی زۆر بە دیقەت تا نەگەیشتە تەنیشت سیارەکەی من چینەکەەکە ئەوە نەمزانی تەنیشتی خۆمەوە لە پەنا سەرمە بوو بەتا ئەوەندەم بەپەلە سەری دڵپاکم دانەوان و سەری خۆم دانەوان و ئەوش هەری تەقان منش هەر لێم بێتیزایەتی شارڕۆم بۆ ئێمەتر ئەو هەت ئەوە دوای تەماش دڵپاک هاواری کەوت بڕ پاری سەبەب چمە بەردەمی پاری کاری سەبە خۆی لەم ئەمە لەو منتەقەیە بەڕێکداری زۆر لێ یانێ توانەکە بژیرێ بە حەقەدانی بە کورتی ئەوە نەبوو سەعات 6 بوو کە بەڕاستی من تۆ ناکردی مەسەلەیە واچ بێیان بێ کەوا تەنیا پلێتی سیارەکە بوو کە هەڵەتەچی لە نەتیجەی تەق شوشەکەم بوو کە ئەشکایە بە سەرمانە هەردووکمان هیچمان بەر نەکەوە جگە لە پارچەکە و پارتانش بۆ هۆی دەبرین و ئەو شتانە ئەسەر الحەمدولله سەلامەتن خۆمان حازر کرد بوو کە بچین بۆ دەوام بۆ تەلەڤیزۆن کاتینەوە پاکە خۆحافیزیمان لە مناڵەکان کرد هەر لە ماڵی خۆمانە لە مانی جەریدەی برای لە نێوانی خۆمانە سیارەیەکی بەرازیلی تەکسی دەستڕێژە گولەی لێ کردین ژمەرگەکان بەخۆ ئێمەیانە نەخۆ بەڵام زۆر بەداخەوە لە بەردەم ڕۆژنامەی برایەتی ئێمە پێمان تەقیە کردین بەبێ ئەوەی کە چەکدارەکەی دەم برایەتی خۆی تێک بدا بەبێ ئەوەی یەک گوشەیەک بدرچێت بڵێ چێت لێکردن چۆن تەقاکردن خۆی سەغڵەن نەکرد ناچار ئێمە ڕۆمانەوە گیرات خۆمان کرد بە مەقەڕی پارتی کاری سەر بەخۆیان کاری دڕن کوردستان ئەوەنی شێوە کە تەقیل سیاسیە مزیعنە سەرکردەیەکی عسکەری مزیعنە
ليسا موزينا أسايش أنا تاواني موزي أبي تقيلين وهولي كشتني بدن تی کەسێکی سەرنگوم کرد کە نەگەر لە برێکەوە برامە یا خاوەنی خێزان خانەوادێکی گەورەیە بەڵام لە هەمان کاتە تاوانێکی کرد بەرامبەر بە شانۆی کوردی بە ڕۆژنامەنووسی کوردی ئەو تاوانە کە لەو کاتە حەق نەبوو ئێستاش حەق نییە ڕۆژنامەنووس ئەبێ سەربەز بێ ئەبێ ئازاد بێ لە قسەکردنا شانۆکەر ئەبێ شانۆکەر ئەبێ هەرچی پێ لەسەر شانۆ بیکە ئەوەی کە ڕۆژنامەنووسە لە ناوەندی ڕاگەیاندنە هەرچی ئەتوانێ بیکە بە مۆدایەکی ئازاد ئەمانە بەداخەوە لە ناو پارتیە ئەمە نەبوو لەو کات ئێستش بەڕاستی بەداخەوەڵێم کارێکی وای کرد کە ئێمە برایەکمان لەشی سو بەڵام لە هەمان کاتە کەسێکی بەتوانە لە شانۆ لە ڕاگەیاندنیشە سەرنگوم کرد ئەمە کارێکی بەڕاستی زۆر ئەوە بوو هەمومانی دڵگران کردووە نەگەر ئێمە هەر گەلی کوردیش بەگشتیانی لە کوردستانە لە دوای سیوێکی ئاب بەڕاستی من هەر چاوەڕێ هاتنەوەی شەید کەریم بووم لە قاسمەڕەش هەمیشە چاوم لەو دەواازەیە بوو کە خەڵک ئەهاتن خەڵکی تازە ئەهاتن من نەمەزانی کە چی بەسەر شەید کەریمە هاتووە چکە من بە ڕێگایەکی جیاوازە ڕۆشتم ئەوش بە ڕێگایەکی جیاواز هەتا بەیانی کێکێک لە حیمایەکانی کە قادر عەزیز پێیوتم ئەرێ تۆ نازانی شەید کەریم کێ گرتی وتم بۆ شەید کەریم گیراوە وتی بەڵێ نازانی وتم نەخێر وتی ئەکرەم منتەک گرتوێتی وتم من نازانم بۆ ڕاستی ئەم هەواڵە بەڕاستی چۆن بۆ زەڵێ بۆ لای جەنابی مام جەلال بۆی بزانم تا چەند ڕاستە لەگەڵ مام جەلال و هێرۆخان زۆر دانیشتین قسەمان کرد گفتوگۆمان کرد چۆن یەکتریتان بەجێهێشت ئاخر جالێکی و یەکتریتان بینی مام جەلال زۆر دڵی دامەوە باوەڕ بە قسانە مەکە و من ئومێدم زۆرە کەما بێت و ئیتر کۆمەڵی ئومێدی پێبەخشیم بەڵام دوای ئەوەی کە ئیتر سلێمانی ئازاد کرایەوە و شارەکانی تر ئازاد کرایەوە هاتینەوە من زۆر سۆراخی شەید کەریمم کرد بەداخەوە خەڵکێکە بوو کە هەواڵی ناڕاستی بۆ هێناین بە تایبەتیش ئەو کەسانە من دوایی بۆم دەرکەوت کە بەشێکی زۆریان پارتی بوون هەر بۆ کێشانەوەی پارەوە ئەمانە بۆ نمونە پیانەوتم لە زیندانی ئاکرەیە یان لە زیندانی پاراستنە داوای نامەیەکی تۆی کردووە ئەم جۆرە قسانە بەڵام لە دوایە هێرۆخان پێی وتم وتی پارەی خۆت تەخشان و پەخشان مەکە من ئەگەر کەریم بە پارە بێتەوە ئامادەم بە $1,000,000 بم سەبەر بگرە تا من خۆم سۆراخێکی جدید بۆ ئەەکەم ئەو بوو یەکێ لە ڕۆژنامە بریتانیەکان کە دۆستی هێرۆخان بوو ڕای سپارد وتی من تەنها یەک ئیشم بە تۆ هەیە لە گەڕانەوەیە کە ئەگەڕێیتەوە لە سلۆپی پرسیارێکی شەید کەریمم بۆ بکە لە پارتی دیار بوو ئەویش چوو بۆ پرسیاری لێ کردوون ئەوان زۆر بە سادەی وتبیان ئێمە نەمان گرتووە بۆ خۆش دەزانێ خەڵکی بێگانە خەڵکی ئەوروپی لەبەر ئەوەی کە خۆی فێری ئەم تاکتیکی قسەکردنە نیە بە هێرۆخانی وتبوو ئەوان نەیان گرتووە بەڵام ئیتر لە دوای ئەوە زۆر سۆراخمان کرد بەداخەوە پارتی نەچووە ژێرباری ئەوەی هەر هیچ نەبێ وەکو سەدام حوسێن بڵێ ئێمە تیرۆرمان کردووە و لە فڵان شوێن ناشتۆمانە بڕون گۆڕەکەی بەرنەوە هەتا ئێستاشی لەگەڵا بێ زۆر بێ شەرمانە حاشا لە گرتنی لە
شەهیدکردنیشی ئەکات بەڵام ئێمە دڵنیان هەروەکو باسم کرد ئەزانین چۆن شەهید کراوە ئەزانین کێ شەهیدی کردووە ئەزانی لە کێ شەهید کراوە شەهید کەریم عوسمان ڕاستە بوو بە قوربانی ڕێبازێکی گەورەی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم شەهید نەبوو و دوا شەهیدی یەکێتیش نابێ شانازێکی گەورەیە بۆ خۆی بۆ ئێمە بۆ کەسوکارەکەی بەڵام شەهیدکردنی شەهید کەریم شەهیدکردنی قەڵەمە شەهیدکردنی دەنگ و حەزی هەولێرەکانە شەهیدکردنی هونەری کوردیە شەهیدکردنی ڕۆژنامە نووسە شەهیدکردنی ئەخلاقی ئینسانە بۆیە بەڕاستی ئەوەی کە پارتی کردی بە شەهیدکردنی کەریم نە ڕێبازی یەکێتی وەستا نە بە تایبەتی ئێمەی کەسوکارەکەشی سارد کردەوە لە یەکێتی بوون و لە خەباتکردن جگەلەوەی کە مێژوویەکی پڕسەروەری بە خۆی تۆمار کردووە بەڵام هەمیشە مێژوویەکی ڕەش و پڕتاوانی بۆ پارتی تۆمار کردووە کە نەوە دوایەوە ئەم مێژووە ئەچێتە سەرزارینەوەکانی تر وەون نابێ ئەگەر ئەمڕۆ پارتی ئینکاری لە هەموو ئەو خیانەتانە ئەکا بە تایبەتی تۆ دەست لەگەڵ حکوومەتێکا تێکەڵکەی کە دوێنێ بارزانیەکانی ئەنفال کرد بارزانەکە سوکارەکەی خۆتی ئەنفال کرد لەبەرەوە ئێمە وەکو کەسوکاری شەهیدان بەرامبەر بەو خیانەتە بەڕاستی واقمان وەڕماوە چونکە ئەوە لە قیەمی ئینسانە نییە کە تۆبی دوژمنی سەرسەختی خۆت بێنیتە سەر خاکی خۆت ئاڵاکەتدا بگرێ و بیخاتە ژێر تای دەبابەکانەوە تۆ شانازی پێوە بکەیت. بەڕێز مام جەلال هاو بۆ پاریس لەگەڵ کاک مەسعوودە ئەو بۆ ڕێکردنەکەی بینی پارتی و یەکێتی لە وەزارەتی خارجی ساڵی دوایەوە بوو ساڵی 97 بوو 98 بۆ بیرم نایە بەخوا لەوێ منیش داوەت بووم وەکو کەسێکی ئەوە نیە لە جالی کوردی لەوێ ئەژی لەوێ فرسەتم هێنا کە کاک مەسعود و مام جەلالم بینی فرسەتم هێناکەوە هەواڵێکی سۆراقیش ئەوە بکەم ویستم بە مایک قسە بکەم بەڵام وتیان باشترە کە لێرە قسە نەکەیتوانە من لەبەرێکەوە برایم دڵم نەختێک پڕ بوو وتم با دەنگم بەش نەبێتەوە وەزاکە تێک نێم نامەیەکم بۆ کاک مەسعود نووسی هەر لەناو قاعەکە نامەکەم نووسی داواکەم ئەڵێم چارە نووسی و برایم لەکوێیە بۆ کچەکانی چاوەڕێیەکەن شتێکمان پێ بڵێ ئەلە بابەتانە شتێکم نووسی ئیتر چوومە دەستی بە کاک مەسعود وتم شتێکی وایە من هاتووم بۆ ئەوە و ئیتر وشار زێباری لە تەنیشتەوە بوو ناوەکە کەیایە کاک مەسعود وەریگر بەڵام کاک وشار قسەی گرفیانێ و کاتە وشار زێباری لە مەسئولی ڕێخستەکانی هەموو پارتی بوو لە وازم لە لەندەن بوو بێگومان ئیمایلی منی تایە ژمارە تەلەفۆنی میتیایە هەموو شتێکی تیا بوو تا ئێستا تا ئەم دەقێ کە لێرە قسەکەم هیچ وەڵەمێکیان نەیامە زۆر بە کەمی بیرما وەکو ڕۆژ چەند ڕۆژی پێچوو لە بینی دەرچوونی باوکم بەنیەتی ئەوەی دەرچێ لە هەولێر بەڵام بەداخۆ ئاوای لەهات و دەرچوونی دایکم بەنیەتیەوەی دەرچێ لە هەولێرەویش لاینن کاتە چەندێک بۆ باوکم و دایکم قرس بووە دەرچوونیان لە هەولێر بۆ ئێمەش سێ ئەوەنە وەکو مناڵەکانی ئەوان زۆر زەحمەتیمان کێشان لەگەڵ وانیای خوشکمە و تەنانەت دەرچوونیشمان دەرکردنی ئێمە لە هەولێر بۆ سلێمانی خۆی قرس بوو لە بەرەوەی لەسەر تەسکەرەکانمان ناوی باوکم و دایکمی لەسەر بوو کە سوکارمان زۆر ئەترسان لەوەی کە هەر کەسێک ئێمەی هێنا بۆ سلێمانی زۆر ئەترسا کە ئێمەش و خۆشی بگیرێ و لە ناو ببرێ تاکو ئێمەیان گەیانە سلێمانی لە سلێمانیشەوە بە ڕێککەوتنی دایکم و گرتنی قاچاقچیەک و ئەوانە لە یادەوەرەکانمان بیرمێت کە ئێمەیان بە قاچاقچیەکی ژنان نارد بۆ ئێران بەڕێگەی قاچاق و لەوێشەوە بریانیم بۆ لای دایکم لە قاسمەڕەش لە یادی چێکی بەڕاستیمە بێگومانێ یەکەم شت بیری
و یینەوە سەریادی شەهیدکەریم وەچین بۆ خۆتان نەزانن بێگۆڕە تەنیا وێنەیشان داناوە لە جاتیەوە کە بێتە ڕەمزێک بۆ شوێنی هەر ئەویش نییە کۆمەڵێک شەهیدیکەیە ئێمە هەموو ساڵێک ئەگە من لێرە بم هەموو ڕۆشتم لەگە کچەکانیا لە دڵپاک و پوشک و براکانمان چوونەتەوێ بۆ سەردانی تەمان بێگومانەوە ڕۆژێکی ئەوەیە کەیتر شەهیدکەریمێتەوە یادمان شەهیدکەریم وەکو برایەک وەکو ئەکتەرێک وەکو ڕۆژنامەنووسێک دووبارە لە بەرچاومانە زیندوە بێتەوە مێژوو وەسفیەکە کە ئەوە خیانەتیشی گەورە بووە ئەوە تۆمار کراوە لە مێژووی ڕزگاری خوازی گەلی کووردا ینی ڕاستە ئێمە شەیدێکمان داوە بەڵام لەوانەیە بەدایان شەیدی کێشوە هەبێ وەکو ئێمە کە زۆربیان هەر بێسەروشێنن بێگۆڕن تنی ئەو لەو کاتا بەڕاستی چووە خیانەتیشی گەورە چۆ ناو مێژووی گەلی کوردەوە بەڕاستی هەر چۆنێک من باسی سیوێکی ئاب بکەم شەرمێکی هێندە گەورەیە برینێکی هێندە قوڵە نەسا ڕێژە بێ ئەو شەرمە هیچ مێژوویەکیش نایسڕێتەوە من نازانم لە چۆ باسی بکەم لە شەڕی کۆڵان بە کۆڵانە لە شەڕی تیرۆرکردنی ئەو هەموو گەنجەیل تەنها و تەنها لەبەر ئەوەی کە جلێکی سەوزیان لەبەرا بوو یان لە تیرۆرکردنی ئەو گەنجەی کە سیارێکی جوانی پێبوو یان لە دەربەدەرکردنی ئەو ماڵانی کە تۆزێ ماڵەکانن کەلوپەلێکی جوانیان هەبوو وەسف ناکرێ سیوێکی ئاب هەر چۆن وەسفیکەی بەڕاستی شەرمێکی گەورەیە ناتوانانی ئەو شەرمە وەسفکەی بە هیچ شێوەیەک کاتێککە بیر لە پارتی ئەەکەمەوە تاکو ئێستا کە عمرم 37 ساڵە بەردەوام لەو پرسیارەیەم کە ئاخۆ بۆچی پارتی بیەوێت کەسێکی شانۆکار یان ڕاگەاندن کار و کەسێکی پڕ بەهرا بیەوێ لە ناوی بەرێت ینی باوکی دوو مناڵ جگە لەوەشی کە دوو بۆ سێ جار هەوڵی تیرۆرکردنیان درابوو ئی دایکیشم و باوکم دوجار بەدیلی بیگریت و بە قێزەونترین شێواز ئەشکەنجەی بێت کە تاکو ئێستا من ڕۆژانە پێی ئەچلێمەوە کە کاتێ بیری لە ئەەکەمەوە بە تایبەتی کە ئێستا لە کاتی سیوێکی ئابا زۆر دۆکمنت و ئەرشیفی سیوێکی ئاب بڵاوەکرێتەوە کە من ئێستا گەورە بووم ئەی خوێنمەوە ئەی بینم تەسیراتی زۆر زۆر خراپی هەیە لەسەر من وەکو کچی شەهید کەریم عوسمان تەمەنا ئەەکەم ئەو ئازارانەی کە من چەشتم لە پاڵ بەدیلگرتنی باوکما و کوشتنی باوکما و بێستەرۆشانکردنی بەو شێوازە و نەبوونی گۆڕی بەو شێوازەی کە پارتی لەگەڵ یا کردی تەمەنا ئەەکەم مناڵانی بکوژانی باوکم کە پارتین هەمان ئازار ببینن ئەم پارچە مۆسیقەیە پێشکەش بە ڕۆحی باپیرم کردووە کە بە دەستێکی ڕێدەر لە سیوێکی ئاب شەهید کرا